خۆشەویستان لەم تۆری باین باش کوردستاندا باس لە قەڵەوی دەکەین، باس لە مەترسیەکان و چارەسەرکردن و هۆکارەکانی قەڵەوی دەکەین بەگشتی لەگەڵ دکتۆر بەرهەم محەممەد پسپۆڕی ڕاوێژکاری نەشتەرگەری هەرسوودجگەر و قەڵەوی کە لە ڕاستە خۆ لە ستودیۆ میوانی ئێمەیە گفتوگۆ دەکەم. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس. زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمە. دکتۆر ئێمە هەمیشە بیستمانە کە قەڵەوی هۆکاری زۆر نەخۆشیە، بەشێکی زۆر لە نەخۆشی هەناوەکان یەکێک لە هۆکارەکانی قەڵەویە. سەمێ بزانم قەڵەوی خۆی نەخۆشی نییە؟ بەڵێ بەنسبەت قەڵەوی ئەوانێ تازەکی با بڵێن بەپێی تەسنیفی WHO کە WHO هەموو حاڵەتەکان ئەو پێناسیان بۆ دانێ و ئەیان کا بە نەخۆشیە بە زاهیرە. قەڵەوی ئیستەحالیەن کراوە بە نەخۆشی، یعنی وەکو نەخۆشیەک وایە حسابی بۆ کرێ وەکو وایە و کەسە نەخۆش بێ ئەگەر هیچ علامەت و ئاڕازێکیشی نەبێ کە حساباتی وەزن و باڵای بۆکەی بەپێی ئەو وەزن و باڵایی کە بۆی دەرەچێ BMI دەرەچێت، ینی کوتلەی جسمی چەند دەرەچێ بەپێی ئەوە ئەتوانی کوتلەی جسمی تەوزیعکەیت و ئەگەر لە با بڵێن کوتلەی ڕەخەمیەک بۆ 2 بۆ 3 بێ ئەوە پیانەوترێ نەخۆشی قەڵەوی. ئەگەر بەس کێشی زیاد بێ ئەو کاتە و کەسە پێی ناوترێ با بڵێن قەڵەو یا قەڵەوی، بەس پێوترێ کێشی زیادە. بە چێوترێ کێشی زیادە بۆ کەسانی کە BMI-یەکان لە بینی 25 بۆ 30 خۆی نۆرمەل خەڵک ئەبێ لە بینی 20 بۆ 25 بێ، ینی خەڵکی ئەتیادی و ئاسایی لە بینی 20 بۆ 25 کە معادلەکەی بۆ حسابەکەی کێشی و لەگەڵ باڵاکەی چۆنە، مەسەرەن معادلەیە کە حسابەکە بڵێ کەسێکی 170 سانتیمیە چەنە چیلۆکەی چەناتۆ معادلەیە کە بۆی دەرەکەی هاوکێشەیەەکە ئەبێت تۆ ئەو هاوکێشەیە کە دەرەچێت لە بینی 20 بۆ 25 بێ ئەمە نۆرمەڵە خەڵکی ئەتیادیە. لە بینی 25 بۆ 30 بێ ئەمە پێوترێت کێشی زیادە، یعنی پێی ناوترێت نەخۆشی، پێوتری کێش زیادی. ئەگەر لە بینی 30 بۆ 35 بێ ئەمە پێوترێت قەڵەوی دەرەجە 1، ئەگەر لە بینی 35 بۆ 40 بێ پێوترێت قەڵەوی دەرەجە 2، ئەگەر لە سەر و چلەوە بێ پێوترێت قەڵەوی دەرەجە 3 کە ئەوە قەڵەوی مەترسیداری پێوترێ مۆربید ئۆبیسیتی پێوترێ، کەواتە لە دەرەجە 1 بۆ 3 پیانەوترێ قەڵەوی. ئەوەی کە لە بینی 25 بۆ 30 بێ کە زۆربەی خەڵک لەو بینایە ئەوان کێشیان زیادە، ینی ئەوان پیان ناوترێ قەڵەو. زۆر باشە دکتۆر. ئەمە بزانم دیارترین هۆکارەکانی قەڵەوی چیانی کەسان ئێڵێن ئێمە نانی زۆر ناخۆین بەسەر قەڵەوە بین، بۆ نمونە ئێمە نانی تەندروست ئەخۆین یا بڵێ خواردنێکی تەندروست ئەخۆین بەڵام لەگەڵەوە بە بەرداوامی کێشمان زیاد بێ. دیارترین هۆکارەکان خۆیان لە چیا بینەوە؟ وەڵاهی خۆی قەڵەوی ینی یەک هۆکاری نییە بەتەنیا، ینی مەڵتی فاکتۆریالە چەند هۆکارێکەوە، ینی هەمویان بەیەکەوە جاری وا هەیە تاسیر لە دروستبوونی قەڵەوێکاکەن. مەسەرەن هۆکاری جینات زۆر دەوری هەیە، مثلا جینات و فەمیلیال ینی ئەوانی کە لە عایلەیانە هەیە، مثلا هەیە خەلەلی هۆرمۆناتیان هەیە و بەعزێ کەسیش هەیە هەر وەکو نەوعێک لە ئەوانی کە تووشی حاڵەتێک لە دپرێشن و با بڵێن ئەوانی حاڵەت سایکۆلۆجییان تێکەچێ و تعویزی بێوەختێکیان بە خواردنی ئێنەوانێ و نەکردنی جوڵە و خوگرتن بە خواردنی زۆر شیرین و ینی مەجموعەیەک هەبتە مەسەرەن نەکردنی وەرزش، بەڵام بە شێوەیەکی گشتی سەبەبەکەی جیناتە و هۆرمۆناتە، ینی سەبەبێکی معەیەن ناتوانانی بڵێ فڵان کەس لەبەر ئەم هینە، ینی چەند شتێک جاری وایە کۆ بێتەوە بەیەکەوانێ. زۆر باشە. با بزانین مەترسیەکانی قەڵەوی چێت. تو ئاماژەت بەو کرد کە خۆی لە خۆیان قەڵەوی بە یاخود با بڵێن بەشێک لە خۆناغەکانی قەڵەوی بە نەخۆشی هەژمارەکرێ. ئەمە بزانم مەترسیەکانی قەڵەوبوونی کەسێک چییە لەسەر تەندروستی و تەندروستی کەسەکە بەگشتی با بڵێن. خۆی مەترسیەکانی قەڵەوی هینی زۆر زۆرە، مەترسی زۆر زۆرە. یەکێک لە بڵێن گرنگترین مەترسیەکان مەسەرەن بەرزبوونەوەی شەکرەیە، ینی شەکری لەش بەرزە بێتەوە تووشی نەوعێک لە نەخۆشی شەکرا بن، چونکە پەنکریاسیان ئەو هۆرمۆنی ئەنسۆلینەی کە دەریەکەن بەشی ئەو هەموو چەورێزیایە ناکا کە بیسووتێنێ و هەموو هەو خەلایە و ئەو شانانی کە لە لەشا هەیە ئەنسۆلینی پێ بگات. لەبەرەوە بە مروری زەمن تووشی شەکرا بنەوانی کە قەڵەو بن، ینی زیاتر معڕەزترن بۆ توشبوون بە نەخۆشی شەکرا، کە توش بن بە نەخۆشی شەکرە مزعافاتی نەخۆشی شەکریان تیا دەرەکەوێ لە ڕەقبوونی دەمارەکانی دڵ و لە ڕەقبوونی دەمارەکانی گورچیلە و بڵێن مشکلەی چاویان بۆ دروستە بێت و ئەمە بەنسبەت ئەوەی کە تووشی شەکرا بن
معڕەسترن زیاتر تووشی کە بەرزبوونەوەی بڵێن پەستانی خوێن من تووشی زەخت بن مثلەن معڕەسترن تووشی با بڵێن سلیپ ئەپنیا ببن ینی لە کاتی خەوە چکە منطقی لای ملیان و لای قورجان قەڵەوە و بڵێن چەوری زۆرە ئەو چەوریە چۆن لە لەش و لە قاچ و لە جگەریانە و لە شوێنەکانی تیرانەیە جاری وایە لە زمانە پشکۆلەشیانە هەیە کە ئەم منطقەیەش قەڵەوە بێ و چەوریایی ئەیگرێ نوعێک لە خنکانیان تووشە بێە هەناسیان ئەوەستێ لە کاتی خەوا و دوایی چاکە بنەوانێ مثلەن کێشی زیایی لەشان زەختە خاتە سەر مثلەن ئەژنۆکانیان بە مروری زەمن وەکو نوعێک لە داڕمانی بڵێن ئێسکەکانیان تووشە بێت و تووشی نوعێک لە سەوفانە بن مثلەن مەشاکلی تری زۆریان هەیە هەتا خەویان خۆش نییە لە با بڵێن لە خەوتنا و مثلەن پرخەیان هەبێت و هەتا بۆ توشبوون بە شێرپەنجەکانی مثلەن هەر لە مەمکەوانی و هەر لە ڕیخۆڵەکان و لە ینی بۆ هەموو شتەکان بۆ زۆربەی زۆری با بڵێن کانسەرەکانیش هەر معڕەسترن کە توش بن و یەکێکی کەش لە مشکلەکان تووشی نوعێک لە ڕازی نەبوونە بن لە خۆیان بەهۆی ئەوەی کە کێشی لەشیان زیادە و هەموو جلێشیان بۆ نابێت و بەم شێوەیە بڵێن حاڵەتێکی دەرونیە دکتۆرە مێ بزانم ئەم مەترسیانە بەپی تەمەنە گۆڕێ بۆ نمونە مناڵێکی 6 ساڵ قەڵەوە با بڵێن لەگەڵ کەسێکی بە تەمەندا با بڵێن لەگەڵ کەسێکی گەنجە مەترسیەکان گۆڕانکاری بەسەردادێ بەدڵنیاییەوە تەبان هەتاکو بەرەو تەمەن بڕوات زیاتر معڕەسترە بێ بۆ شتانی کە باسمان کرد چکە بازیشیان بە مروری زەمن لەوانێ بە 20 ساڵ بە 15 ساڵ اینجا تووشیە و حاڵەتانە ببن شەرت نییە یەکسەر لە ماوەی چەند ساڵێکی کەمە ئەو حاڵەتیان تیا دەربکەوێ لەبەرەوە باشترین شت ئەوەیە کە ئەو کەسی کە هەستەکە قەڵەوە و کێشی زیادی لەشی هەیە و چەند علامەتێکی تری هەیە مثلەن وەکو ئەگەر خۆیان لە عایلەیانە شەکرا هەبێ و ئەم قەڵەو بێ و ئێشتا توش نەبوو بێ باشتر وایە کە زووتر چارەسەری قەڵەوەکەی بکا بۆ ئەوەی خۆی بە دوورگرێت لە نەخۆشیەکانی دڵ و نەخۆشیەکانی مەسەرەن مزعفاتی شەکرە و توش بوون بە زەخت و چکە بازێکیان درێژخایان ئەمێننەوانێ لەگەڵ ئینەکە لەگەڵ حاڵەتەکەیە لەسەر ئەوە قسەیەکێنێ و بابڵین لە نێو کۆمەڵگە خۆمانە زۆرەکرێت کاتێک کەسێک بۆ نمونە قەڵەوە لە تەمەنی یا بابڵین لە سەرەتای تەمەنیەتی لە 20 ساڵەکاندا پێڵێن تو ئێستا خۆت دابەزێنە گەر تەمەنە 30 ساڵ زیاتر بێ بگەیتە 40 ساڵ بە هیچ شتێ زعیف نابی بە هیچ شتێدا نابەزی ئەمە دروستە تەمەنێکی دیاریکراوەیە بۆ کەمکردنەوەی کێشی جەستە و چارەسەرکردنی قەڵەوی خۆی بڵێن نەڵدەڕیەکەیە کە پێوترێت چی مثلەن لە کاتێکا کە لە مناڵیە ئەگەر مناڵ لە بیدایەتە قەڵەو بێ ئەو خەلایانەی کە خەلایە ینی با بڵێن خانەکان وشانەکانی چەوریەکان عەدەدیان زیائەکە کە عەدەدیان زیا کرد ئەم عەدەدە زۆری کە دروست ئەبێت لە خانەکانی چەوریە هەمووی پڕەبێتەوە بە چەوری کە گەورە ئەبێ ئەو کەسە ئەو عەدەد کەم ناکە تۆ بەس خانەکان زەعیفەکەیتەوە لەبەرەوە ئەگەر یەکێک لە مناڵیە بتوانین کۆنتترۆلی کەی و نێڵی قەڵەو بێ زۆر ینی زۆر با بڵێن باشترە لەوەی کە لە گەورەیە بتوانی کۆنتترۆلیکەی چونکە لە گەورەیە تو عەدەدت بۆ کەم ناکرێتەوە عەدەدەکان بە نەشتەرگەری کەمەکرێنەوە بەڵام ئەگەر لە بیدایەتە لە مناڵیە کەزانیت مناڵەکە بەرەوە چێکە قەڵەو بێ و زۆر شیرینی خۆرە و ناگەڕێوانە لەو بیدایەتەیە با بڵێن محاولە ئەوە بکەی کە کێشی دابەزێنی بۆی خەلایەکان زیانەکات چکە کە خەلایەکان زیایی کرد هەموو خەلایەکان پڕ بێتەوە بە چەوری یعنی تۆ ئەبێت لە بیدایەتە ڕێگری لێ بکەی بەوەی کە نێڵی قەڵەو بێ چکە کە دوایی خەلایە زۆر بوو خەلایەکانیش هەمووی پڕبوون لە چەوری ئەو کاتە چارەسەرکردنەکەی تۆزە زەحمەترە بێ زۆر باشە دکتۆر کەسانێکمان هەیە وەکو تۆ ئاماژەت پێکرد کێشیان زیادە و هەروەها سێ قۆناغی قەڵەویشمان هەیە دینە سەر سێ قۆناغکەش بەڵام دەمێت لەو کەسانەی کە کێشیان زیادە دەست پێ بکەم چۆن چارەسەر بکرێن و چۆن ماماڵە لەگەڵ حاڵەتی ئەو کەسانەدا دەکرێت کە کێشیان زیادە بەڵێ ئەوانی کە کێشیان زیادە وتمان لە بینی 25 بۆ سیایە ئەو گروپە زۆر بە ئاسانی ئەتوانن کۆنتترۆلی خۆیان بکەن چونکە ئێشتان نەگەشتونەتە حاڵەتی نەخۆشیەکە مثلەن باشترین ڕێگە خەڵک ئەبێ چۆنەڵی نیەت بێنێ خەراری ئەوە باکە ئەوێ دابەزێ ینی بە جددی ئەوێ و ئیشە بکە ینی هەموو ئیشێک هەموو با بڵێن نقطەیە کە ئینسان دایانێ بۆ خۆی ئەبێ هەدەفەکەی ئەبێ بپێچێت هەدەفی ئەو کەسابیەوە بێ کە کێشی خۆی دابەزێنێ بەچی دابەزێنێ یەکەم مثلن بەکردنی وەرزش ئەبێ لایفستایلی خۆی بگۆڕێ مثلەن ئەگەر سیارە زۆر بەکارێنێ سیارە کەم بەکاربێنێ مثلەن بچێتە ڕاضەوانێ بچێتە جیمەوانێ مثلەن دوورکەوێتەوە لە شیرینی مثلەن دوورکەوێتەوە لە برنج
دوو دوژمنی گەورەی ئینسان شتە سپیەکانن وەکو چی وەکو خوێ وەکو شەکر وەکو گەنم کە ئەمانە هەرسێکیان ئەبنە هۆی توشبوون بە نەخۆشیە درێژخانەکان مەسەرەن بەنسبەت گەنم و بەنسبەت برنجەوانێ ئەمانە کە نانی لێ دروستەکرێ و لەگەڵ برنجە ئەو دوانە ئێمە وەکو خەڵکی کوردیش و خەڵکی شەرقیش زۆرمان حەز لەو دوو خواردنەیە کە ئەو دوانە خۆی قەڵاومانەکە و ئێمەش جوڵەمان کەمە با بڵێن وەرزش ناکەین لەبەرەوە زیاتر معڕەزە بین کە قەڵاو بین لەبەرەوە ئەگەر خۆیان بگرنەوە لەو دووشتە بە دەرەجە یەک زۆر ئیسفادەکەن لەوەی کە کێشیان دابەزێ کەواتە خطوەی یەکەمیان ئەبێت دەستکاری خواردنەکانیان بکەن مەسەلەن میوە خواردن میوە بەڕاستی ڕاستە میوە باشە بەڵام ئەبێ بە ڕێژەیەکی معەن بێ نەک تۆ لە ڕۆژێکا بڵێ بەس من میوە ئەخۆم بازێک کەس دەڵێ دکتۆر خۆ هیچ ناخۆم بەس میوە ئەخۆم ئێخۆ میوەش پڕە لە شەکر کەواتە ئەبێ عەدەد و کەمێتی بڵێن میوەکەش کەم بێ بەو شێوەیە نەبێ کە تۆ هەموو نەوەکانت خواردبێ مەسەلەن خەڵکێکەیە بۆڵێ ترێ بۆ خۆ ئەمە بە حساب پارێزی کردووە نەخشتیوانیە پڕە لە شەکر ئێوە شەکری میوەیە ئەچێتە ناو جگەرەوە ئەچێتە خانە دوای لە لەشە لە ئەو شەکرابێ بە چەوری و کۆ بێتەوە و خۆشی وەرزشی نەکردوێ لەبەرەوە ئەبێ میوەش کەم کرێتەوەوانێ بەڵام سەوزەوات زیاد بکرێت جوڵە زیاد بکرێت مەسەلەن پرۆتینات قەینا زیاد بخورێ بەڵام دوورکەوتنەوە لە کاربۆهیدرات و لە چەورەکان بە تایبەتی شەکر و لەگەڵ برنجە ئەو دوانە زۆر زەرورە و کردنی وەرزشیش وەرزشکردن خۆناغی یەکەمی قەڵەوی چۆن مامەڵەی لەگەڵا ئەکرێ بەراوردێکی بکەین لەگەڵ کێشی زۆرە چۆن بەراوردەکەیانی دەتوانانی بۆ بینەرانی بخەیتەوە بەڵێ ئەوەی کەوتمان قەڵەوی دەرەجەیەک لە بینی 30 بۆ 35 ئەوانەی 30 بۆ 35 ئەم گروپە پێویستیان بە نەشتەرگەری نییە فەرقەکە بەس لە منیجمنتەکەیەتی لە چارەسەرەکەیەتی ئەوان ئەتوانی هەم بە ڕێگەی چارەسەرەکە بریتە لە وەرزش لە خواردن زائیدەن ئینجا دەرمانی تێکەوە دەرمانیی یا بە شێوەی حەپە ینی ئەی خوارد ڕۆژانە لەگەڵ خواردنەکانیانە کە ئەویش دوو دەرمانیان سێ دەرمانن کە FDA ئەپروڤڵیان هەیە ینی بڵین لە ئەمریکا ڕێگەیان پیا و دوای لە هەموو عالەما ڕێگە پێدراوە کە سەلمێنراوە کە بۆ دابەزانی کێش باشە ئەجینا لە ناو بازار و لە ناو ئینا زۆر دەرمان هەیە کە نووسراوە بۆ دابەزانی کێش کە ئەوانە هیچی FDA ئەپروڤڵی نییە ینی هیچی نەسەلمێنراوەکەوایە بەڵام دووسێ دەرمانێک هەیە کە طبیەن سەلمێنراوە کە بۆ دابەزانی کێش باشە ئەویش ئەبێ بۆ فترێکی زۆر بەکاربێنرێ کەمترین وەخت ئەوەیە کە بۆ ساڵێک بەکاربێنرێ کەمترین وەخت ینی بازێ کەس هەیە بۆ چەند مانگێک لەژێر چاودێری پزیشکا بێت بە دڵنیاییەوە بێ دکتۆر بینوسێ و بۆ ماوەی ساڵێکیش نەخۆش هەیە کە دووسێ مانگێک چوار مانگێکی خوات ئەلە دکتۆردا نەبەزیم طبعا دانابەزێ بۆ فۆترێک کە تۆ بێت لەگەڵ دەرمانەکە ئەو کوتمە بێ نیەتی وەشی تێنابێ کە دابەزیت خۆشی دیارمەتی دەرمانەکە بێ کە ئەو خواردانە کەم بکەیتەوە وەرزش بکەیت کەواتە ئەوی کە مەرحەلەی یەکەمی قەڵەوی هەبێ بێجگە لە وەرزش و لە دەستکاریکردنی خواردن دەرمان ئەبێ بەکاربیێنێ دەرمانەکەش یا بە شێوەی حەپە یا بە شێوەی دەرزیە دەرزیەکان ئیستا تازەکی هەیە کە ئەویش هەر FDA ئەپروڤڵی هەیە ئەویش ڕۆژانە بەکارێنرێ بە جورعی معەنە ئەویش ئەبێ لەژێر سەرپەرشتی بڵێن پزیشکا بێت و با بڵێن تاکید کرێتەوە کە مشکلەی غودەی نەبێ اینجا دەست بەو عیلاجانە ئەکرێت و لەگەڵیش یا چارەسەر هەیە بە شێوەی دانانی باڵۆن ینی باڵۆن بۆ ئەوەی کە نەخۆشەکە یارمەتی بێ کێشی دابەزێ ئەویش نزیکەی 15 بۆ 20 کیلۆیەک لە کێشی دابەزێ و بەڵام کە ئەویش هەر بۆ 6 مانگ بۆ 8 مانگ بۆ 9 مانگ لەوە زیاتر نییە باڵۆنەکان دانانی باڵۆن بۆ کەسانی کێش زۆر نابێ ئەوانی کە تەنها کێشیان زۆر پێویست ناکات ئەجنا ئەوکۆین هەموو شتێکە بێ قازانجەکەی زیاتر بێ لەوەی کە لە زەرەرەکەی بەڵام کە پێویست نەکات نەخێرەوە کاو گروپە زۆر بە ئاسانی توانن دابەزن گروپی با بڵێن کێش زیادەکان دکتۆر لە ئێستادا لە پێیجە ئۆنلاینەکان زۆر جاڵێ ئەم گیراوەمان هەیە بۆ ماوەی 3 مانگ 15-20 کیلۆ لە کێشت دابەزێ یان ئەڵێ هەندێک گیراوە بۆ نمونە سرکە بۆ نمونە ئاوی لیمۆ لەگەڵ چا لەگەڵ ئاوا تێکەڵ بکە کێشی جەست لە ماوەی مانگێکە فەرقەکە و جیاوازەکەی ئەبینیت ینی هەندێک جار حەبی ئەوە ینی یەخود دەرمان هەیە کە وەکو دەوتێت شەهیەت ئەبەستێ ئیشتیهات بۆ خواردن نامێنێ لەسەرمانە چی دەڵێ ئەمانە ڕێگای دروستن پشت بە گیراوی پێیجە ئۆنلاینەکان ببەستین بۆ دابەزاندنی کێش
وەڵاهی بکوتم لە بیدایەتە ئێمە ئەو دەرمانانی کە ڕێگە پێدراون FDA ئەپروڤڵ ئەبێ لەگەڵا بێ یعنی ئەبێ سەلمێنرا بێ بە ئەبحاس ینی ئێمە بۆمان نییە وەکو پزیشک هەتا بەعزە لە دەرمانەکان کە هەتا شەریکاتیش ئەهێنن بۆمان ئەڵێ بۆ دابەزانین کێشە تەمان من شخصی خۆم قەت احتیمالیان ناکەمە سەر چکە هیچ شتێک ئەگەر FDA ئەپروڤڵ و نەسەلمێنرا بێ بە ئەبحاسی ئێمە ناتوانین وەکو پزیشک بگەین بە نەخۆش چکە نەئەزانین پێکاتەکەی چییە نەئەزانین سایدیفێکت و خراپەکانی چییە تێگەی چۆن زۆر جار نەخۆش هەبوو بەکاری هێناوە مەسەرەن تووشی مشکلەی تر بووە تێگەی و کەسیش نەبووە بەرپرس بێ لەوەی کە ئەم دەرمانە مەسەرەن تۆ لە ئۆنلاین ئەیکڕی لە شوێنێکی کڕی ئەو تووشی مزعفاتێ بوو ئەو کەسە بەکێ ئەڵەی توش بووم کێ ئەکەی بە بەرپرس تێگەی بێتیش لە هەر شوێنێک با بڵین گلەی بکە کەس یارمەتی نایە چونکە علمیە نەسەلمێنراوە بەڕای من بەکارهێنانی ئەو دەرمانانە لەو ڕێگەیکی زانستی نییە لەبەرەوە بەڕای من خەڵک خۆی نەخاتە ژێرە و تاقیکردنەوە چکە هیچ شتێک وەکو سیحەتی خۆیت نییە لەبەرەوە باشترین شت ئەوەیە کە وەکو وتم لە ڕێگەی پزیشکەوە بێ بۆ ئەوەی ئەگەر شتێکیش بوو پزیشکەکە بتوانێت هاوکاری بکە یاخود ڕێنمایی زیاتری بکاتۆ لە پیجێکەوە وەرێگری نازانی بەڕاستی پێکاتەکەی چیە من زۆر جار هەتا دەرمان لە خارجیشەوە ئەڵێ خزمەکەم بۆی نردوم لە ئەڵمانیاوە لە بریتانیاوە ئەڵێم بە هیچ شێوەیەک بەکاری مێنە چونکە ئەمانە هین نین نەسەلمێنراون زۆر باشە قۆناغەکانی دیکە قەڵەوی قۆناغی سێم و قۆناغی چوارە باباس لە چارەسەری ئەو دوو قۆناغە بکەین و پرسیاری ئەوەش بکەم کە لە چ کاتێکدا کەسانی قەڵە و پێویستیان بە نەشتەرگەریە دکتۆر بڵێ بەنسبەت کەی نەشتەرگەری بکرێ بۆ قەڵەوی وەکوتم گروپی ڕقەمیەکیش پێویستی پێ نییە گروپی ڕقم 2 ڕقم 3 پێویست باڵۆندانە ناچێتە قەڵبی نەشتەرگەریەوە دانانی باڵۆن نەخێر نەخێر نەشتەرگەری ئەو بە نازور دانرێ یاخود ئێستا بە تازەکی بە شێوەی کەپسولە ئەیخواتەوە قوتە درێ و ئەشعەیەکی بۆکەی بۆی بزانی لە مەعیدەیەتی یانە و دوای خۆی دوای 6 مانگێک ئەتەقێ و ئەتوێتەوە ئەکەوێتە خوارەوانێ لە ڕێگەی پیسایی گروپی ڕقم 2 ڕقم 3 ئەوانن کە کێشیان لە بینی 35 بۆ 40 ئەوانەی کە گروپی سێمیش لەسەر و چلەوەن گروپی ڕقم 2 بە شەرت ئەبێ عملیاتیان کە یعنی بێت چەند شتێکیان لەگەڵا بێ نەک هەموو کەسێک کە کێشی لەشی لە بینی 35 بۆ 40 بوو تۆش بێ عملیاتیان کەی چێن ئەبێ ئەو کەسانە یا شەکریان هەبێ شەکری دەرەجە 2 نەک دەرەجەیەک مەسەرەن دەرەجەیەک چێ ئەوانەی کە لە مناڵیەوە لەگەڵیانەیە ئەوە ئیسفادە لە کۆنتڕۆلکردنی شەکرەکەیان ناکەن بە ئەمەلیاتەکە گروپی ڕقم 2 ئەوانەی کە شەکریان هەیە یا زەختیان هەیە یاخود شەوان ئەخینچێن بەوەی هەناسە تومیانەوە یاخود ئەژنۆکانیان تووشی سەوەفان بووە ئەوانە ئیسفادە لە دابەزانینی کێشیانەکەن لە ڕێگەی عملیاتەوە بە بچووکردنەوەی مەعیدە بێ یاخود بە گۆڕینی ڕێڕەو بێ بەڵام یەکێک ئەگەر وەزنی لە بینی 35 بۆ 40 بوو بەڵام شەکرەی نەبوو زەختی نەبوو سەوەفانی نەبوو بەس ئەو گروپەیە ئەویش لە هینی تازەیە ئێشتا نەکراونەتە ئەوەی کە عملیاتیان بۆ بکرێت کە بەداخۆ ئیسە من ئەیبینم نەخۆش هەیە لە گروپی ڕقەمیەکایە عملیاتیان بۆ بکرێن چکە هەموو شتێک نەشتەرگەریش مزعفاتی خۆی هەیە ینی نەخۆشە بێ بزانێ خۆ ئەم عملیاتە ئاکات تەنها ڕێگە نییە بەس ئەبێ ئەمە تەنها ئەوەیە کە یارمەتی ئەیە بۆی دای کێشی دابەزی ئەبێ لەگەڵ نەشتەرگەری خەڵک هەر پارێز بکات مەسەرەن تۆ نەشتەرگەریت کردووە هەموو ڕۆژێ دابنیشیت مەسەرەن شتی شیرین بخۆی وەکو مەسەرەن ئایسکریم و چوکلێت و چای شیرین و مەسەرەن شەربەتە شیرینەکان و بەدڵنیایەوە زۆر ئیسفادە لە عملیات ناکات چکە بەڵام ئەو کەسانە ئەبێ پیان بڵێ کە دوورکەونەوەوانی لە سیستمێکی خواردنیشیان پێویستە بۆ دابنێت لە دوێن گروپی سێم ئەو کەسانن کە کێشیان لەسەر و چلەوەیە ینی بیێمایەکەیان ئیتر ئەگەر نەخۆشی شەکرە و زەخت و ئەژنۆکانیان با بڵێن سەوفانیان هەبێ یاخود هەناسیان تۆنگ بێ و لە کاتی بڵێن خەوە ئەو گروپە هەیان بێونیان بێت مادام کێشەکەیان لەسەر و چلەوەیە ئەو گروپە بەبێ هیچ شتێک پێویستیان بە عملیاتە بێت چ جۆرە نەشتەرگەریەکیان بۆ دەکرێت ئێمە زۆر پێویستی بچووکردنەوەی گەدابین بەڵێ بچووکردنەوەی گەدە تەمان عملیاتێکی ئاسانە مۆزعفاتی تا ڕادەیەک کەمە و تێچۆکەشی کەمترە لە چاو با بڵێن گۆڕینی ڕێڕەوە بەڵام گۆڕینی ڕێڕە و زیاتر بۆ ئەو کەسانە باشە کە شەکریان هەیە
کەواتە ئەگەری کێشەکری هەبوو BMI-یەکەی لەسەر و چلەوە بوو باشترە بڵین گۆڕینی ڕێڕەویان بۆ بکرێ لە چاو بچووکردنەوەی بەڵام بازێک کەس هەیە ئەڵێ دکتۆر خوێنومەتەوە حەزم لە هین نییە ئەیشیان ڕێگە پێدراوە کە بەس بچووکردنەوەیان بۆ بکەیت بەڵام ئەبێ ئەوانیش ئەبێ هینیان نەبێ مەسەرەن یەکێ لە مزعافات و یاخود کۆنتراندیکیشنی گۆڕینی با بڵین بچووکردنەوەی گەدا ئەوەیە کە نابێت گردی هەبیانی نابێت ترشەڵۆکی بگەڕێتەوە چکە ئەو کەسانی کە قەڵەون معڕەزن کە ترشەڵۆکیان زیاد بگەڕێتەوە ینی کۆتایی سوورەنجیان شل بێن نابێت نەشتەرگەری بڕینی گەدەیان بۆ بکەیت چکە ترشەڵۆکیان زیاکە دوایە حاڵەت باشە دکتۆر ئێمە بابەتێکی دیکە ئەمێ بیۆروژێنم ئەویش ئەوەیە هەندێک جار پەنا دەبرێتە بەر لابردنی چەوری کەسانێک پێیان وایە کە ئەمە وەکو چارەسەرێکە بۆ قەڵەوی دەڵێ من بۆ نمونە مەنتیقەی وردم ورگم قەڵەوە هەڵدەستەیە چێت لابردنی چاوریەکات لابردنی چاوری چارەسەرکردنی قەڵەویە یانەچێتە قاڵبی جوانکاریەوە بەڵێ ئەویش سوالێکی زۆر باشە بەنسبەت ئەوەی کە لابردنی ورگی یاخود دەرکردنی چاوری بە شێوەی لایپۆسەکشن ئەمانە هیچی ناچنە بابەتی چارەسەرکردنی قەڵەویەوانێ هەمووی ئەچێتە بابەتی چارەسەری با بڵین جوانکاریەوانێ چونکە وەکو وتم مشکلەکە لەوەیان نییە تۆ مشکلەکە لە هۆرمۆنی گەدەیان زۆرە ئەوان خواردن هەروەرەگرن ئەوان حەزیان لە خواردنە تۆ بۆی لە ئابەی دوای 2 ساڵ وەکوایی چ بۆ نەکردووە وەک خۆی لێتەوە هەمووی پڕە بێتەوە ینی ئەو کەسە ئەبی هەر خەریکی چۆری لابردن بێ و مەترسیەکانی توش بوون بە شەکرە و بە زەخت و بەوانە هیچی کەم ناکاتەوانێ مەس مجرد بۆ فترەیەک نفسیەن مرتاحە بێ کە شتێکی کردو ئەجی ناخۆی علمیەن ئەو شتە ناکەن ئیستا زۆر جار لە برا پزیشکە بڵێن ئەوانی کە جوانکاری نەشتەرگەری جوانکاریەکەن مەسەرەن نەخۆش چۆ بۆ لایەن نەشتەرگەریەکەیان بۆ نەکردووە نردویانە بۆ لای ئێمە بۆ ئەوەی کە ڕێی ئێمە وەرگرن بۆ بچووکردنەوەی گەدەیا بۆ گۆڕینی ڕێڕەوەی تر کە بۆ نەخۆشەکەی باسەکەی هەیەە خەناعەتەکات نەشتەرگەری گەدەکە کە وەزنی دائەبەزێ و چێشی دائەبەزێ ئەو کاتە ئەو پێستە چرچە و ئەو پێستە زیایی کە هەیە دوای بچێ نەشتەرگەریەکە بکە ئیسفادە لە بڵێن ئەوەکە بۆ جوانکارێکی ئەجینا تۆ یەکێک BMI لەسەر و چلەوە بێ ئەو پەڕی چەند کیلۆیە دەتوانێت لابەرێ و دوایش دوای فترێ و خۆی لێتەوە زۆر سپاس بۆ دکتۆر بەرهەم محەممەد سپۆری ڕاوشکاری نەشتەرگەری هەرسوجگەر و قەڵەوی سپاس بۆی لەگەڵێمە بووی دکتۆر سپاس بۆ بۆ تاوای زانیارەکەت خۆشەویستان وشانێکی کورتم دەبێت و دەگەڕێمە وڵاتە